بەخرای بژانەوەی کەلەپوری کورد لە هۆتێل فەرەح 5/1/2015 بە هەوڵ و کۆششی خۆبەخشانەی دەستەی دامەزرێنەر و هاوکاری خوێنەوار و مۆزەخانەی سلێمانی دامەزرا. ئەم بەرهەمە کەلەپورە نەتەوایەتیە بەبێ هاوکاری پاڵپشتی بەڕێزان بەڕێز مامجەلال و بەڕێز عومەر فەتاح نەوایە کارێکی هەستەم بێت. بۆ زانیاریتان ناوی ڕێکخراوەکە کە ئێستا بە مۆزەخانەی فەرەح ناسراوە ناوتێک بەڕێ بە مۆزەخانەی کەلەپوری کوردی بۆ لەمەوە مۆزەخانەی کەلەپوری کوردی لە هۆتێل فەرەح. و لەمەوە بۆ بەنەری تێکە وەسیل بە یادکردنەوەی کەسە ناودارەکان و خۆبەخشان و زەحمەتکێشانی کورد چ لە میوزیشن و هونەرمەندان و شاعیر و هونەردۆستەکانی کورد. کەسانی دەوڵەمەند و شارەزا بە ئەندازەیەکی زۆر خەڵکی دەوڵەمەند لەم شارەدا هەیە، بەڵام دەوڵەمەندی خێرخواز بەداخەوەی زۆر کەم. لێرەدا جێ خۆیەتی کەسپاسی ئەندازیار هاوبیر ئەنوەر بەرزووکەی کە خاوەنی کۆمپانیای دەروازەیە لەم ساڵا هەستا بە گوزارێکی گەورە بە شارەکەمان لە دوو بوارە کە نەخشەی ئەڵای کوردستان بوو لە شاخی گۆیژە و دروستکردنی سێتا لێرە پێبینن بەم جوانە بەرهەمەکەی دێتە دیدن. یەکێک لەو بەرهەم سێتاقەکە لە ئایندەدا پرۆژەکە دروستەکەی سێتاق بە تابلۆی شوێنەوار کە کسقاپان میرقوڵی نارامسی. بە هەمان شێوە حەزگە لێرە سوپاسی برایانی ئاشایش بکەین بەڕاستی جێخۆیەکی دەستخۆشی لە ماندووبوون و خەونخوونیان بکەین. زۆر سوپاس دەکەین کاسان بە پاراستنی ئەم شوێنەوارە و بە خەونخوونی ئاگاداری ئەم شوێنەوارە دەستخۆشیان دێت. ئێستش بەڕێز بەرزان قالێ خەڵوس نەسراو بە بەرزانی خەڵوس و بەڕێز کاک جەزا فەرمو ئەبوو برێ. ئێستا بەخێر بێن سەرچاومان ئێرەتان ڕووناکردەوە هونەرمەندانی خۆشەویست مامۆستا خێمان بەڕێزکار بەڕێکردنەوەی بەرەوەی گشتی ڕۆژبیری هونەر. ئێمە بەڕاستی ئەمانەیە نەریتە لێرە هەفتانە چالاکی ئەنجام بدەین. ئەمانەیە هەموو ئەو کەسە گەور و مەزنە بەسەرکەینەوە کە بەڕاستی خزمەتیان بە نەتەوەکەمان کردووە. منای خۆمە ئەمڕۆ و مۆسیقیەک یا هونەرمەندێکەکە وەرگ مەستایەکان نەکردێن. ئەمەوێ باسی کەسێکتان بۆ بکەم. ئەو ڕۆژانەی تاریخی و خوێندەواری بەرۆکی میلەتی کوردی گرتە بوو، مۆسیقا و گۆرانی کوفر و شوورەی بۆ بژارچوونەوەی کولتور بوو. لە بنەماڵەیەکی ئاینی ناودار سوارچاشێکی یاخی بە کەمانچەیەکەوە شوورەی کوردی گۆڕی بۆ وشەی هونەری بۆ میلەتی ڕەسەن و گۆڕەی جافی و ئەڵڵاوەسی و لاوەک و حەریران و سیاچەمانی خستە سەر دەفتەری نۆپار. چەندین داونەمامی ناش کە ئێستا بوونە دەداری هونەر و بەرهەمیان نووسینەوە. ئەو کاتانی دوژمن دنیا لێ تاریک کردی، ئەو ئاوازی مەشغەڵانی شۆڕشی نێ پێشکەشکردی. ئەو بەڕێزەش مامۆستای ناوداری گەلەکەمان مامۆستا مەقەراخی ئەگەر فەرمەوێرە بکەن. لەگەڵ مەڵگەیتەوە کاگۆزن خێراتیم بلایەکەکەین برادران وە سوێرە و شوێنەکان کرد و ئێمە ئەمانێ لەری تێگەگەر خەڵکی باش شارەکەمان هاوکاریمان بکەن بە جریانە لەبێت. کەسایەتی دووەم کەسێکە باوتانم هەر هەمووتان ئەگەر جەریدتان کرد بێت واسی تەلەڤیزیۆندا کرد بێ ئەو بەڕێزە ئەناسن ئەو نەریتەمان لابردووە کەی لەدایک بۆ ئەوانە کەسێکە لە شاری سلێمانی لەدایک بووە لە سەرشەقا لەدایک بووە ماوەی 30 ساڵە خەریکی نووسینە بەدەیان کتێبی تەرجمە کردووە و چەندین مەقالەی نووسیوە لە هەموو شوێنەکانە و لە بواری شعری تەنزا داهێنەری شعری تەنزا و کەسێکە هەم ئەو شانۆڤەریانەی کە لە وڵاتەکانی کەکراوە کە نووسەرەکان بۆ میلەتی خۆیان نووسیوە ئەم توانی بیکا بە کوردی و بیکا بە بەردی سلێمانی و پێشکەشی ئەم شارەی بکا وەکو ئاوایی بێکەسە و وڵاتەکەم و ئێوارەیەک لە تیبی پێشڕە و داهێنەری بەرنامەیە هەتا ئێستەی لەگەڵ لە ڕۆژنامەی کوردستانی نوێ هەموو وەڵام ڕۆژێک جایێک ئەگەر هیچ نەبێت هیچی پێ نەکرێت خەفەتەکەتان لەبیرە باتەوە شتێک لە نووسێکە خەڵک ئەوانەکە وە پێشتریشی باسی بکەین کەسێکە بۆی لەوانەیە ئەمانی لای خەڵک زۆر
بەناوبانگ نەبێت ئەندامی کۆمەڵی مارکسیێنینی ساڵی 1970 وە کەسێکە لە دوایی کە بۆتە پێشمەرگە تا بڵێ ئەندامی مۆبەل ڕۆشتووە ئەندامی مۆبەلی چوار بۆ لەکانی بینار واسی لە پیشەکەی خۆی هێناوە کە دکتۆرە دکتۆری نەکرد ماوەیەک نەبێت لە بەڕێوەبەرە تەندروستی سلێمانی وە خاوەنی بیرۆکەی خەستەخانەی هیوایە واو کەسەش تر کۆ ئەوە لەم باسکەم هاي ناسنێش دکتۆر شێخ عەبدوڵایە کە بە دکتۆر شێخ ئێستا کاتێک هاتووە ئێمە خەڵاتی ڕێزێنان واشنگتۆن و کەسایەتی ناو دەوروبەرێ من ئەمەوێت خەڵاتی ڕێزێنانی کۆمەڵی هەرێمی کوردستان کە پێشتر مامۆستای بەڕێز مامۆستا نەقەرەدە بێت خەڵاتەکەی ئێمە مامۆستای گەورەی نەتەوەکەمان مامۆستا پەروەردی دەرتاش ئەگەر هەر کێشەیە ئێستا بینیکاتەوە بە خێرەتی گەر یەکەم چاپڵەی بۆ مامۆستا پەروەردی دەرتاش ئەو شەرەفە ئەبەشم بۆ کە ئەو خەڵاتیە پێشتر بۆ مامۆستای گەورەی نەتەوەکەمان مامۆستا نەقەرەدە بکات. برنامج رزين شاكر الكشكشي صلاتي برز بكم شكو تاوالا خاطر ڕووناکەکەین خێزانی هونەرمەندی نەمر جیاد دڵفاگەگە فەرمووی پێشەشنی و خەڵاتە. سپاس بۆ داوا لە برایبەرز خۆشەویستمان بەڕێز کارگەڕانەکەی گەفەرمە بۆ پێشەشەوی بەڕۆنامەی بە دۆچێتەوە دەوتانێک لێدوانێک شێ بێسەرە جۆرە نەریتانی کە بۆ بەبەوە ئێمە هیوادارین توانین ڕێنجە بەڕێزانێت. بەڕێزان زۆر سپاس بۆ هاتنتان بەخێر بێت. من ئەمەوێ بەناوی گەورە بەڕێوەتی گشتی ڕۆژنبیری سلێمانیەوە بە دڵ و سوپاسی برایانی بەڕێزم کاک بەرزان، کاک دەزار، کاک عێرفان، کاک هیوادار بکەم کە مەراسیمان دروست کردەوە. بەڕاستی هەم مامۆستا قەرداغی مامۆستای گەورە و هێژامان لە مۆسیقا هەم دکتۆر شێرکۆ کەسانی ناوازان لە سلێمانیە. مامۆستا نوێر مامۆستای سەرەکی مۆسیقا بۆ لە سلێمانیەوە ئەو وەکو درەختێکی قایم ساڵەهای ساڵ لە حەسەن زیرەکەوە بۆ مامۆستا کەریم کابان لە عەدنان کەریمەوە بۆ گۆرانی بێژەکانی تر مۆسیقای لەداوە دەوری بینەوە لە مۆسیقای کوردیە و ئەو هیچ کات سازشی نەکردووە لەسەر مۆسیقا بەسەر سەختی و بە عینادی ماوەتەوە و هیچ کاتێک لەسەر پرۆفیشنالیزمی خۆی سازشی نەکردووە. کەسانێک گریان لێ بۆ کە مامۆستانوەر هەندێک ڕەنگە لە پەروەردەکردنا، بەڵام پێم وایە ئەو توند و تیژەی ئەو لە پەروەردەکردنا دەوری هەموو لە سلێمانیە. بەداخەوە فەتەی پێشوو قسەمان کرد لە دایرە ئەیوت کە ئەوانەی پەروەردەیانەکەی لە سلێمانی هاتوون بۆ شارەکانی کە لەوێ یان لەرەو بۆ ئەوروپا. ئەوە قەدەری سلێمانیە کە پێیاوێکی گەورەی وەکو مامۆستا بەقەرداغی لە سلێمانیە خوێندکارەکانی بۆ شوێنی تر. دکتۆر شێرکۆ بەڕاستی خۆی شایانی ڕێزەوە ئەو لە بەرنامەوە بۆ سیخورما، بۆ کەشکۆڵ، بۆ وتارەکانی خۆی لە کوردستانی نوێ ئەو خۆی شایانی وتادیرە. بەداخەوە شیری دەسەڵاتداری نەیتوانیوە دەسەڵاتدارەکان و دویانەکە باشە نووسێ قسەکانی خۆشە و بەلاقرتیە و بە زەردەخەنەی ساردەوە استیقبالیان کردووە. بەڵام شێرکۆ توانی ساتیر و پەنج لە سلێمانیە پێبگەێنیەوە بۆ تێکێ لە ئەدیبە ناسراوەکانی کوردستان بەهۆی نووسینەکانیەوە جگە لە پەنج و نووسین ئەو توانیوێتی کە چەندین کتێبی گرنگ لە بواری ئابووری و سیاسەت تەرجمە بکە. بۆیە من دارێک کە سوپاسی برایانی خۆشەویستمەکەم لە ئەم شوێنە بەڕێزانەکانی جانەکە لە پووری کورد کە توانیویانەوە لەبۆ دواتوان بەڵێنیان داوە کە
ڕێزی کەسانی شارەزا و پسپۆر بن لە مەدانی مۆسیقا و هونەر و ڕۆشنبیریان جارش کە سپاس بۆ ویلایەتەکە سپاس بەڕێز کاردوارکی سپاسەکەی هیچ مۆسیقای سلێمانی کە بدێرەوە سپاسی زۆرێک ئەندامەکانیان کرد کە بۆ لێرە ئامادەن دیارە شەکرگوڵێکیان هێناوە پێشەشی مامۆستا پەیداکەکەم داوای بەڕێز کارزانێکی ماژۆر بکەین وەرمێت یەکێکدا دامەتە سۆزەکانێکی مۆسیقای سلێمانی مامۆستانە ئەگەر فەرمی بۆ ئێرە بۆ وەرگرتنەوە بۆ سپاس بۆ هەردوو مامۆستانە گەر ئێوەش هیچ ڕێکردنەوەتان لەگەڵ مامۆستا موسیقای سلێمانی و خێراتنی ویلایەتەکەین دیارە بوومەکە بۆنەکەی ئێگاتێکا دوکتۆر شەرخۆش وانە مامۆستانوەر زۆر لەوە گەورەترە بەڕاستی ئەنی فەنانێکە موسیقای سلێمانی و کورد و من دەتوانم بڵێم یەکێکە لە فەنانە میلیە جیهانیەکان بەڕاستی ئێمە هەرە ناتوانین قەدری بگرین بەڵام خۆی قەدری زۆر زۆر لەوە گەورەترە لەوانەیە 50 ساڵی تر هەست بم شێرکۆ و یەکەس و ئەنۆ قەلاخی و کاک شێرکۆ و کاک شێرکۆکانی تریش بکەین بەناوێتی سلێمانی و یاخوا تەمە درێژ و هەر بمێنن بۆ خزمەتی هونەری کوردی زۆر زۆر سوپاسەوە عزیزان خۆشەویستان زۆر زۆر سوپاسی ئەم داکردنەوەتان دەکەم لە ڕاستیدا کە باسی بەعزێ شتەکرێ ئینسان بیری سادەکانی زوو ئەکاتەوە وەختێکەوە لێرە بە لەگەڵ هاوڕێکانمانە کە تازە خۆمان نابوو مۆسیقا بچوونە ماڵ یەکتر جێگە نەبوو پرۆگەتیاکردن و کە ئامێرەکەمان ئەگەر بەدەچۆ لە جەریدەیە کۆمان کرد تا توو کەمناڵەوەکە بە هوها و بە بۆتباران دوامانەکەوتن و قسەی ناشرین گوێشمان نابەوە هەر چۆن لەبێ توانیمان جێگەپی خۆمان ڕاگرین بەڵام لەگەڵ ئەو پێگە ڕاگرتنیشە لەو سەردەمەی ئێمە چاومان کردووە ناخۆشی میلەتەکە سەری هەڵا بوو کەوا هەمیشە لە ناخۆشی ئاژیان دەستەمە ئەو شەریحەش کەوا لای دەکرابووە شەریحەی هونەرمەندا بوو کەوا دایمە لەژێر ئشکەنجە و لەژێر ناڕەحەتیا بوو بۆیە زۆری ئیشەکانمان ئەگەر بڵێن بە دزێ و ئەمان کرد یاخود بە شێوەیە ئەمان کرد جێگەی سەرنجڕاکێشان نەبێت تەنانەت کەوتێکیان لە هۆڵی کرێکاران ئێستا کە نازانم دایمی چی پێڵێن کۆڕێکمان هەبوو یەکێ پرسیاری کردوتی بۆتی پیسی مۆسیقای سلێمانی بەرهەمی زۆر غەریب بوو سوالەکە لەو سەردەما ساڵی 82 بوو دەکەم من جوابەکەم یەکسەر وەکو بڵێ خوای خستێ ناو دڵم و بەناو ئەکجۆ بەمەوەکەوە وا نەبێت لەسەرمان کرد وتم کاکە کە تۆ لێرە چی بۆ بەغا لە ڕێگەلا نای لە جێک استراحەتێک بێ بۆ ماوەی چەند سەعاتێکی با ئێوتم ئێمەش ئەمە سیری ژیانەمان هێنا لێرە تۆزی استراحەت دەکەین و هەر وەختێ تاقەتمان دەسەکەین و بێتش کردن یعنی بەعزە حاڵەت هەیە سەختی ژیان کە لەسەر هونەرمەندانی کوردی سلێمانی و هونەرمەندانی ئەم شارە بوو سەختێکی ناڕەحەت بوو بەڵام بە هیبەتی هەموو ئەو هونەرمەندە خۆڕاگرانە توانیمان مەسیرەکە تەواو بکەین لە سفرەوە دەتوانم بڵێم لە سفرەوە دەست بکەین تا ئەمڕۆ بینین دەیان هونەرمەندی بتوانە ئەلحەمدوللا کە ئێمە دڵگەشی پیانەوە دڵخۆشی پیانەوە بەڵام گرنگ ئەوەیە حەز بە بەرپرسیارەتی نەتەوەی خۆیان کرد کە بۆ میلەتەکانەکە ئێمە چەندێک هونەرەکەمان جوان لێ لە خزمەتی کەلتۆرەکەی خۆمانە نەبێ ئەچینە گیرفانی بێگانەوە کەچوونی گیرفانی بێگانەوە کەلتور و ڕۆشنبیری خۆمان زایەکەین کە وەختێ زایشمان کرد ماوەیەک نابە ئەم میلەتی ئێمەش لەوەدا دامکێتەوە لەوانەیە وانەبێتەوە توانین لای بکەین بۆیە ئەڵێم هەمومان هەندێکە لە بواری خۆیان پێڕاوی لەسەر بواری نەتەوایەتی خۆی بکات لەسەر کەلتوری خۆی لە بواری هونەرە لە بواری ڕۆشنبیریە تەنانەت لە بواری ڕووی ڕامیالی و کۆمەڵایەتی و هەرچیە بەنەو شتانە بتوانین شتێکی قایم بە دیر و فتو هەزی کەسانی کوردەوانیمان ببەستین بۆ بتوانین هەمناو بڵین سەدین و یەکتر قبول بکەین بە جۆرێکی وا کەوا زەرێ نەگەین بە یەکتر و یەکترمان خۆش بێت چونکە بە یەک بوون ئەتوانین بین بەشت کە پەرتوبڵاوی نەبین زۆر سوپاسانەکەم دووبارە هیوادارم هەمیشە بەخۆشی لە کامەرەنگە سپاس بۆ ئەملاش بۆ کەلەپولی کورد ڕێکخراوی کەلەپولی کورد کەم دەفەتێ ڕەقسان زۆر زۆر سپاسان زۆر سوال بوو مامۆستای گەورەیەکەمان کە مەشەڵانی شۆڕشی بێ لە ژێرزەمینەوە ئێستا هەنایە سەر زەمین پێم وا بێ لە ڕۆژانی ڕابردووە وەزەمدارێتتر ئەو ئەماشەی
لەگەڵ وەکسەری گاریان کردێتەوە ئەوەش گەورەترین سەربەری سوازمان سەجن بەڕێز کاک تۆشێک ئەگەر کوتیش بێنە پێیان خۆشە بەڕێزە لەسەر کۆی مەڕەسی سپاسی هەوادەبوونیان دەستە پێرا بەڕاستی مرۆڤی سەردەم بەدەست خۆی لێ فرەڕەهەم من هەندێکی گەورەم فرامۆش کردووە وازم لە ژیانی پیشەوی خۆم لێناوە دیارمە خۆم تەرخان بکەم بۆ بواری نووسینەوە هەوڵم بۆ شاعر بکەمەوە کە دنیای ئەدەبی میلەتەکەم کۆڵەتیایەوە خۆم تەرخان بکەم بۆ ئەدەبی تەنس ئەو وەختە بەگارێکی سەخت بوو بەڵام ئێستا کە من بە ڕێزاناوینم هاتوون بۆ ڕێزلێنان لە من بەڕاستی ئەو قەرەبەی هەمووی کردەوە زۆر دەسپاسان دەکەمەوە هیوادارم لە مستەوای ئەو ڕێزا بووم بۆ بتوانم بۆ چەند ئەوەی کە ماوە لە ژیانە زیاتر خۆم تەرخان بکەم بۆ خزمەتی ئێوە بۆ خزمەتی ئازار و مەینەتەکانتان بۆ دەربڕینی ئاخوونەکانتان بە زمانی پێخەری زمانی خەندە زۆر سوپاس بۆ هاوڕێی تەمەم کاک بەرزان برادەرانی کە بۆ جارێکی کە سوپاسان دەکەم قرار نەبوو قسە بکەم و نازانم قسە بکەم کەم و کوتم ببوون زۆر سوپاس ئازیزان ئێمانە سێ ساڵ پێش لەم زەمانە پڕقەیرانەیە لە کافتێرەیەکی تریزە دەشەوە دەستمان پێکرد لە مەساحی تقریبەن 6 مەتر بە 4 مەترە شوێنەکەمان زۆر چۆرەوە و بەڕاستی جان خەنکاو بوو لە گەرمەیە زۆر ڕزانە خراپ بوو سوپاس بۆ بەڕێوەتی گشتی شوێنەوە سوپاس بۆ ئەم ڕێکخراوە خۆشەویستە کە ئەم گۆڕەپانەی لەمەوە ئەم بە ئێمە بەخشی کە پلانی کار چارەکەی ئەنجامی سوپاسیان دەکەم جارێکتر کاتێەوە هاتووە جێویستی چەند میلۆدیەشی ڕەسەنی خۆش منبەرەنی هەنەرمەندە ئازیز و خۆشەویستەکانی تیمۆسای سلێمانی یان دەچێتەوە هەنەرمەندی خۆشەویست و هەنەرمەندی دیێری برای بەڕاستی خۆشەویستمان کاک عەبدولقادر حەسەن لەبەر خۆشەویستی مامۆستا نوور میوانەکە لەبەر خاتریەوە ئەم میوانێتان بۆ ئاڕازێنێتەوە بە لەنجارەسەنەکەی لەگەڵ بیرۆریەکان ئەمانگەڕێنێتەوە هیوادارم ئێوەش چەند ساتێک ئارام لەگەڵ مۆسیقایە دوور کۆن و لەم قەیرانی کردێت سپاس
هنرمندی دەنجڵ و ئازیز کاک بەخوا سەلیمیش ئەمان گەڕێنەوە ڤیدۆیەکانی تیمی سلێمانی جا بەدوایەوە هنەرمەندی خۆشەویستیان پەردابژێرێ هەر ئێگری بەرهەمان پێش دەکات هەندێک وتاریش ماوەی بەڕێوەرە شوێنەوار و بەڕێز پارتی چارەسەری چارەسەریە یەکێتی پەیەدە وتاری ئەو پارتە شۆڕژێڕەی کورد پەیەدەشەیە بەس کاک لوقمان سەلیمە گەفتەروێت بۆ بەخێبێ کاک لوقمانیان سپاس کاک لوقمان دەبەرەی باری تەندروستی شتەوانە بوو بەس بە خۆشەویستی ئەمە ڕاستی مام ڕامادە بۆ سپاسێکی زۆر ساڵ کاکەزای
كفي هولي سيد شنجوانا باخويني دام شان بنا باخويني دام شان بنا Chilulu, Sophie Aros, Kotomo, Senchima, Goshay, my Khanadai, شوقارم شقيق أي هوا ناقايم كو يا راي كويا آيات ضلايا كو يا راي كويا
خدباری کجیناس بو کردیم او خدباری کجیناس کاریس کردیم زۆر دیارە بۆ منیجێ خۆشحاڵیە زۆر افتخارەکەم کرد لە بێدەنانی هونەرمەندی گەورە و مامۆستای گرانمەستان و خەلاقی دکتۆر شکۆی عەزیزان شارەکەم کردووە دیارە چێ سوپاس بۆ هاوڕێیانی نەزیک سوپاس بۆ تۆش کاکدەزان سوپاس بۆ دەنگش بە خێراتێکی گەرمی ئەندازیاری بەڕێز کاکاوبیر بەڕێوەرە لە دەژەوی کۆمپانیای دەرۆزناکەن کە خزمەتی شارەکان سوپاسەکەین هەمومان ئێمە وەکو هونەرمەندان داسەکەن خۆمان بە خەرزاری مامۆستای گەورەمان مامۆستا فەرید دیارتەوە دەزانین بەڕاستی لە بەرنامەمانەیە زۆرێک لە وەرز خۆشەویستانە لە پرسیارێکی ئێستا تەمای ڕووداوە کە ئایا ئێمە بیر و باوەڕ ئەوە لێگەینەوە نەخێر ئێمە وا یەتە بەرچاوەکەم شارەکە شتێکە هەمومان دەکەین ئێمە بەبێ جیاوازی بەبێ ئاگیا و فکرێت هەمووتان برا و تەستوکاری من لەم شارەیە زۆرێک لە تێکۆشەرانی گێرین و زۆرێک لە هونەرمەندان و ڕۆشنبیران و هەموو بوارێک جاجەکان بەسەرەکەینەوە سوپاسم گروپە خۆشەویستاکەم دەستچەوێن ناچێکم بەڕاستی کاگەر شێمەڕەزا کاکەدانا شێرکۆپارێز کاکە زانای ئەحمەدار کە ئەمە جاری تریش بەخۆ بەخۆش لەم زەمانە قەیرانەیە کە ئێمە ئەکوافریا کولتوری زەدەشتاوان جاری خزمەتی ئێمە کردووە سوپاسیانەکەم بەخوا بەخۆ بەخۆش هەموو کاتێکەوان برا و دەستوکاریان بوو هونەرمەندی خۆشەویست و بەنگوڵاو کاکە شوان قەرەداهی ئەو ژەوی گروپێکە هەتاوان ئامادە بن ئەگەر کاک شوان قەرەداهی و گروپێک کە هاوڕێین کاک ئەرکان و کاک عەلی بەڕێز کاک هاشەم لە بەڕێوەبەتی گشت و شوێنەوەرەوەی شارەکەیەکی هەیە تاوان ئامادە بن تا فەربەری کاک هاشەم من ناوم هاشم محەممەد عەبدوڵڵا بەڕێوەبەری مۆزەخانەی سلێمانی خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە ئێستا لەم شوێنی کە ئێمە هەمومان کۆبوونێتەوە ڕۆژگارێک بوو کاتێک کە ئەم بینایە کاتێک کە کڕیمانەوە شوێنێک کە شایستی ئەوە نەبوو کە کەسی تیا بێت و تیا دانیشێ یا تۆم تیا کۆم بێتەوە من خۆم ئەندام بووم لە لیژنەی کڕینەوەی ئەم بینایە بەڵام وای لێ هات خەریب و بەرنەسراوێک لێمان سەرنەوە بفرێ بە تەلارێکی 20 بەڵام خۆشبەختە